سڵاو ئازیزانم، خۆشحاڵم لەوانێکی دیکەی بەرنامەی مایکرۆسۆفت ئۆفیس پاوەرپۆینت پێتان شاد بوومەوە. لەوانی یەکەمدا باسمان لە چۆنیتیدا بەزاننی بەرنامەکە کردواتە چۆن بەرنامەکە بۆ کۆمپیوتەرەکانماندا ببەزێنین. ئینشاءالله لەم وانەیەدا باز لە ناسانی بەرنامەکە ئەکەین، ئەم بەرنامەی کاری چییە، بۆچی پێویستمانە، چ کارێکی پێ ئەکرێت. ئینشاءالله بە چەند وانەیەک کۆرسی بەرنامەی پاوەرپۆینتتان پێ ئەڵێمەوە. سەرەتا با بزانین بەرنامەکە چۆن بکەینەوە. طبعا ئەگەر لەسەر دیسکتۆپەکەتان هەبێت باشترە، واتە خۆی لەسەر دیسکتۆپەکە دایناوێت باشترە، ئەگەر نەبوو نابێتە گرفت. ئەتوانین لە سێرچی کۆمپیوتەرەکەتان بنووسن پاوەرپۆینت، ئەبینن ڕاستەوخۆ ئەیهێنێت لێرەدا، کلیکی لێ ئەەکەین پاوەرپۆینت ئەکرێتەوە. با بزانین ئەم بەرنامەیە سوودی چییە. ئەم بەرنامە یەکێک لە کارە هەرە گرگەکە کە پێی ئەکرێت بریتێ لە پێشکەشکردنی کاری سیمیناری، واتە سیمیناری پێ پێشکەش ئەکرێت. تۆ سیمینارێک ئامادەیەکەی پێویستت بەم بەرنامەیە بۆ ڕێخستنی ئیشەکانت، بۆ تەواوی سیمینارەکەت، و کاری نووسینی پێ ئەکرێت، و پرێنتکردن تایپ و ئەوانی پێ ئەکرێت، و کاری دیزاینیشی پێ ئەکرێت تا ڕادەیەک، و کاری مۆنتاژکردنیشی پێ ئەکرێت لەگەڵ ئەنیمەیشن و چەندەها کاری تر کە بەپێی ئەوانەکان ئینشاءالله باسییان ئەکەین. با بزانین لێردا لەم وانەیەدا باز لە ئەم ڕووکاری ئەکەین لەگەڵ ناساندنی ئەم بەشانە چین، ئەم شتانە چین، ئەمانە تێمپلیتی ئامادەکراون، واتە ئێمە ئەتوانین ئیش لەسەر یەکێک لەمانە بکەین. کۆمپانیای مایکرۆسۆفت ئەو کەسی کە دیزانی بەرنامەکەی کردووە خۆی کۆمەڵێک تێمپلیتی ئامادەکراوی داناوە، ئەتوانین خۆمان دیزانی بکەین، تەنها لاپەڕە هیسبی هەڵبژێرین و ئەتوانین بەم شێوانە کامەیانمان بەدڵ بێت هەڵبژێرین. بۆ نمونەیەکێک لەمانە ئەتوانین ڕەنگەکەی بگۆڕین بەدڵی خۆمان، چەند ڕەنگێکی تایە، هەر یەک لەمانە بۆ نمونە ئەمەیان چەند ڕەنگێکی تایە، یعنی بە ئارەزوی خۆمان زۆر شتی پێ ئەکرێت. بۆ نمونەیەکێک لەوانە هەڵبژێرین، ئەبینین ڕاستەوخۆ ئەکرێتەوە، ئەتوانین ئیشی لەسەر بکەین. باز لە سلایدەکانیش بکەین. سلاید چییە؟ سلاید ئەلێر لەم بەشایە زیاد ئەبێت، چۆن پیج هەیە لە بەرنامەکانی تری مایکرۆسۆفت ئۆفیس، بۆ نمونە لە وۆرد هەیە، لێرەشە سلایدمان هەیە. سلاید چییە؟ بۆ نمونە لێرەیە من شتێک ئەنووسم بۆ سیمینارەکەم، گریمان ئەم تایتڵم هەیە، بۆ نمونە ئەم تایتڵم هەیە، باشە، ئەمەوێت لە بڵین سلایدی دووەمی سیمینارەکەم شتێکی تر هەبێت، هەر ئەمە نەبێت، ئەتوانین لێرەدا لەم ڕیزەدا لەم بەشەدا چەندین سلاید زیاد بکەین بە ئارەزوی خۆمان، چەندت بێ ئەتوانی زیاد بکەیت. بە ڕێگەیەکی زۆر ئاسان ئەتوانین هەر لەسەر یەکەمدانە ئینتەر بکەیت، ئینتەری لاپتۆپەکەت واتە کیبۆردی کۆمپیوتەرەکەت، چەند ئینتەر بکەیت ئەوەندە سلایدت بۆ زیاد ئەبێت و بە دیلیتیش ئەیسڕێتەوە. ئێستا ڕەنگە پرسیار بکەن بڵێن بۆچی شێوازی ئەمە جیاوازە لەگەڵ ئەمەیان. عادەتەن یەکەم سلاید کە دروست ئەبێت کە دیزاینەری بەرنامەکە دایناوە شێوازێکی هەیە، لە دووەم بەرەو خوارەوە هەموو یەک شێوازە، باشە، هەموو یەک شێوازە. بۆ نمونە ئەتوانین شێوەی ئەم سلایدە بگۆڕین. چۆن؟ لێرەدا طبعا لێرەشتا ئەتوانین سلاید زیاد بکەین، نەکات بە ئینتەر، ئەمە شێوازێکی تری سلایدەکانە. بۆ نمونە من حەزم لەم شێوازەیە، توانیم شێوازە دابنین بەدڵی خۆت، کەواتە شتەکان هەمووی دڵخوازن، بەدڵی خۆت ئەیکەی. بۆ نمونە حەزم لەم شێوازە نییە، ئەمە بیگۆڕم بە نەوعێکی تر، کلیک لە لای ئاوت ئەکەین، ئەم شێوایان هەڵبژێرین بەدڵی خۆمان. بۆ نمونە لێرەدا وەک گوتمان شتێکمان نووسیوە، لێرەدا شتێکی تر، بۆ نمونە کوردستان، بە ئارەزوی خۆمان، یعنی چەند ئیشت بێ ئەتوانین تیای بکەیت. بۆ نمونە ئەتوانی هەر ئەمانە بسڕیتەوە. ئینشاءالله وانە بەوانە باسی ئەکەین کە چۆن کار بکەین لە بەشەکانی تر، لە هەموو ئەم بەشانە ڕۆ ئەنکەینەوە، ئەوەی کە گرنگ بێت، ئەوەی کە ڕۆژانەی ئیشی پێ بکەین. بۆی لەم وانەدا بۆ ئەوی کە زۆر دوور و درێژ نەبێت ڤیدیۆکانمان، تەنها باسی تێمپلیتمان کرد، باسی ناسانی بەرنامەکەمان کرد بۆچی بەکارێت، و باسی سلایدەکانمان کرد. بۆیە لەم وانەدا ئەوەندە بەسە. ئینشاءالله بۆ وانەکانی تر یەک بە یەک مەرحەلە واتە هەنگاو بە هەنگاو هەمووی باس ئەکەین ئینشاءالله. تاوانێکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.